بەناوی خوای پەروەردگار سڵاتان لەبێ بینەرانی عزیزی پەیام. دیارە کۆمەڵ ئیسلامی کوردستان کە یەکێکە لە هێزە کاریگەر و دیارەکانی گۆڕەپانی سیاسی هەرێم و عێراق بەگشتی لە ئێستادا هێزێکی ئۆپۆزیسیۆنە لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تێگەشتن لە دید و ڕۆیای کۆمەڵ ئیسلامی کوردستان سەبارەت بە دۆخی سیاسی هەرێمی کوردستان و عێراق و بەگشتی ناوچەکە لەم بەرنامەیەدا قسە و گفتوگۆی زیاتر لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ڕێبار حەمەد و تۆژی کۆمەڵ ئیسلامی کوردستان دەگەین لەگەڵمانی مامۆستا زۆر سپاس بەوە دەرفەتە. ئەگەر لێوە دەست پێ بکەین کۆمەڵ ئیسلامی کوردستان دیارە ئۆپۆزیسیۆنە دید و تێڕوانینی کۆمەڵ ئیسلامی بۆ یەک ساڵی ڕابردووی حکومڕانی یا کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس و سلااو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر بەوازەحی تا ئێستا ئەوەی کە ئەبیندرێ دوای یەک ساڵ لە تێپەڕینی یەکەمین یان بڵێن کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا هیچ هەنگاوێکی کردەی بۆ چاکسازی لە هەرێمی کوردستان دەستی پێ نەکردووە. ئەوەی ئێمای بینین ئیدامەدانە بە شێوازی حکومڕانەتی ڕابردوو بە کابینەکان یەک لە دوای یەکەکانی پێشووی هەرێمی کوردستان و تەواوی ئەو پرۆژانەی قسەیان لەسەرکرا بۆ چاکسازی هێشتا تەنها لە چوارچەوەی پرۆژەدا و ئێمە پێمان وایە تەبان زۆر بەوازەحیش لە کۆبوونەوە فەرمیەکانیشدا دید و تێڕوانینی کۆمەڵ ئیسلامی لەو ڕۆخراوەتە ڕوو کە تا ئێستا جگەلەوە هیچ هەنگاوێکی کردەیی بۆ چاکسازی حەقیقی لە هەرێمی کوردستان نییە. لەگەڵیشیدا تەمەن بارودۆخیش بە بڕوای ئێمە هاوکار نییە و مساعید نییە کە ئەوەی ئێمای بینین ئەمڕۆ لە عێراقە گوزەرێەوە و خۆپیشاندانانەی کە لە ناوچەکانی باشووری عێراقن هەمووی ئەو واقعە یا با بڵین ئەوە لەسەر هەرێمی کوردستان واجب بکەن کە هەرێمی کوردستان و حکوومەتەکەی پەلە بکات لە چاکسازی فعلی و کردەی. ئێمە وەکو کۆمەڵ ئیسلامی زۆرتری شوتومانە ئێمە هێزێکی ئۆپۆزیسیۆنین و بە نەفەسی پێشوکاری خۆمان درێژە پێدەین لە درێژەدان بە هەڵوێستە سیاسیەکانمان لەمانەوە لە بەرەیگەل و خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ دەستپێکردنی چاکسازیەکی ڕیشەی لە هەرێمی کوردستان و جارش ئێمە پێمان وایە زووشە یعنی جگەلەوە هێشتا زووشە بەڵام هیچ هەنگاوێکی کردەیمان نەبینیوە. زۆر باشە باست لەوە کرد کە بەردەوامی لەسەر هەڵوێستەکانی خۆمان بە جۆرە لە جۆرەکان ئۆپۆزیسیۆنی کابینەی نوێیەم جۆرە لە ساردووسڕی پێوە دیارە بەگشتی جیاواز لەوەی کە لە کابینەی نوێ هەشتەمە ئەگەرچی لەناو حکوومەت بوون بەڵام هەمیشە هەر دەنگی ناڕزاییتان دلێر بوو دیارتر بوو بەرجەستەتر بوو. من پێم وایە جارێ بەنسبەت دەنگی ناڕزایی و دلێری کۆمەڵ ئیسلامی هیچ شتێ نەگۆڕاوە. دەنگی ئێمە وەک جارانە و ئێمە هەڵوێستەکانمان وەک ڕابردووە ڕەنگە پەیوەندی بە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستانەوە بێ. ئەو قەیرانانەی کە لەو قۆناغەدا هەبوون و ئەوەی پێیوەست بوو بە خۆتەزانی پێیوەست بە لەو قۆناغە ئێمە بربەستێکمان هەبوو یان کێشەیەکمان هەبوو کە کێشەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان و بەسەرچوونی وادەی سەرۆکی هەرێم بوو لەو قۆناغەدا و بەشێکی کە پەیوەست بوو بە سیستەمی پاشەکەوتی موچەی بە زۆر فەرزکراو بەسەر خەڵکدا لە 4 ساڵی بڵین کابینەی پێشووتردا ئەو قەیرانانەی کە لەو قۆناغەدا هەبوون و طەبیعەتیان جیاواز بوو لەوەی کە ئەمڕۆ هەیە. من پێم وایە هیچ شتێک بەنسبەت ئێمەوە نەگۆڕاوە و ئێمە شێک هێزی سیاسین ئۆپۆزیسیۆنین و ئەگەر بەرەی ئۆپۆزیسیۆنیش لاواز بوو بێ وەکو بەرە ئەوە پەیوەندی بەو هێزانەی ترەوە هەیە کە لە پەری ئۆپۆزیسیۆن نەماون و پەیوەندی بە کۆمەڵەوە نییە. من پێم وایە کۆمەڵ ئێمە بە یەک نەفەسی سیاسی کارمان کردووە لە سەرەتاوە تا ئێستا و وەکو ڕابردوین وەک کۆی هەڵوێستەکانی ئێمە چ لەسەر ئاسی هەڵوێستە سیاسیەکانمان وچ لەسەر ئاسی هەڵوێستە پەرلەمانیەکانیشمان لەسەر ئاسی پەرلەمانی کوردستان و عێراق وەک ڕابردوون. تا چەندە ئەو لەوەی کە ئێستا ڕێژەی کورسی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان کەمە لە بەرامبەریشدا ڕێژەی کورسی لایەنە حکومڕانەکان زۆر زیاتر و زۆرترە لە جاران کە جاران ڕێژەی کورسی ئۆپۆزیسیۆن زیاتر بوو بەڵام ئێستا کەمی کردووە تا چەندە کاریگەری کردووەتە سەرەوەی کە ئێوە ڕەنگە فشاری پەرلەمانیتان کەمتر بوو بێتەوە یاخود فشاری سیاسیتان کەمتر بوو بێتەوە. کاک جەلال یعنی هیچ هێزێ ناتوانێت نەقۆڵی لەوە بکات کە ژمارەی کورسی کاریگەری نییە لە عەمەلی سیاسی و لە پرۆسەی کاری پەرلەمانی کورسی زۆر دەورە بینی ڕێژەی کورسیەکان ڕۆڵی گەورە بینی. تۆ خۆتە زانی تەبعەن ئینتیخاباتی ئەخیرجار ئێمە لە بەردەم دوو مەترسی گەورە بوو. مەترسی یەکەمیان کە بەرەنجامی هەڵبژاردنەکانی عێراق بوو بەشداری نەکردنی ئەو ڕێژە زۆرەی خەڵک بوو ئەو ڕێژە زۆرەی خەڵک بوو لە هەڵبژاردنەکانی کوردستانی عێراق کە دوای هەڵبژاردنەکانی عێراق هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەو ساختەکاری ئەلکترۆنیک کە کرا هاوڵاتی لە عێراق و هەرێمی کوردستان بێ ئومێد کرد و ئەوەش بەرەنجامەکەیەوە ئەمڕۆی بینی لە عێراقدا بەرەنجامی ئەو ساختەکاریە بەرەنجامی ئەوەیە کە دەنجی ڕاستەقینەی هاوڵاتیان نەچۆ ناو سندوقەکانی دەنگدان و پەرلەمانیش تعبیر نییە لە نوێنەراتی ڕاستەقینەی خەڵک بەڵکو یعنی لەسەر ئاستی نەتەوەی گرتوەکان لەسەر ئاستی هێزە سیاسیەکان لەسەر ئاستی کۆمیسیۆن خۆی
قسە لەسەرەوە بوو کە فعلان پەرلەمان یا ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە جۆرە لە جۆرەکان ساختەکاریی گەورەی ئەلکترۆنی تێدا کراوە هەم ساختەکاریەکەەوە هەم بەشداری نکردنی خەڵک پێکەوە کاریگەری بوو لەسەر کەمکردنەوەی ڕێژەی کورسەکانی هەرچەند کۆمەڵی ئیسلامی ڕێژەی کورسەکانی زیادی کەمی نەکرد و زیادی کرد بەڵام بە دڵنیاییەوە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کە لەگەڵمانن پێکەوە کە کارمان کردووە کاریگەری گەورەی هەیە و بە تاکید زیادبوونی ڕێژەی کورسەکانی هێزە دەسەڵاتدارەکانیش بە پێچوانەوە کاریگەری ئێمە هەمیشە ئەو ڕاستیمان وتۆکە لە کاری پەرلەمانی ئێمە اعتمادمان نەکردوێتە سەر کورسی هەوڵمان داوە لەڕێی نەوعیەتەوە ئەو فەراغە پڕکەینەوە لەڕێی نەوعیەتی ئەو کەسانی کە نێرینە پەرلەمان و ئەو جۆرە کارانی کە ئەوانەی کە لە ڕووی جۆریەوە تاویزی چەندێتی بکەینەوە بەڵام بە تاکید چەندێتی کاریگەری هەیە بۆ ئێمە و بۆ هێزەکانی کەش بە دڵنیاییەوە گەر هێزە ئۆپۆزیسیۆنەکان ڕێژەی کورسەکانیان لەوە زیاتر باوەڕێژەیەکی بەرچاوتر لە خەڵک دەنجیدا بە کاریگەریە بوو زۆر باشە یەک ساڵی ڕابردووی حکومڕانی پێش تشکیلەی کابینەی نوێم ئێوە هەڵتاندا کە پەیوەندی حەزبیەکانتان لەگەڵ لایەنە سیاسیەکان بەگشتی و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئاسایی بکەنەوە ئایا ئەم ئاساییکردنەوە کاریگەری کردووەتە سەر هەڵوێستەکانتان بەرامبەر بە حکومڕانی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە نەخێر ینی ئێمە پەیوەندی سیاسەکانمانەمانەوەی پەیوەندیەکی تەندروستمان لەگەڵ هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەبێت و لەگەڵ دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستانیش مامەڵەیەکی تەندروست دەکەین بۆ خۆتە زانی لە دوو کۆبوونەوەی ڕابردووی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆمەڵی ئیسلامی لەسەر ئاستی کەسی یەکەمی کۆمەڵ بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی بەشدار بوو بەڵام ئێمە هەڵوێستەکانمان وەک ڕابردووەتی و لە ناو کۆبوونەوەکانیش لە هەردوو کۆبوونەوە کۆبووداریکراویش لە کۆبوونەوەی دووهەم کە قسە لەسەر بەغدا و لەسەر خۆپیشاندانەکانی بەغدا و مافی هاوڵاتیان بوو کۆمەڵی ئیسلامی زۆر بەڕاشکاوی لەسەر دوو پرسی هەستیار قسەی خۆی بە واضحی کرد یەکیان پەیوەست بوو بەوەی کە نوێنەراتی هەرێمی کوردستان لە بەغدا بێ نوێنەراتیی جەماعی بێ و بۆ هەموو هێزەکان پێکەوە بن و بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی لەوێ زۆر بە ڕۆشنی وتی هیچ هێزێکی سیاسی یا هیچ دوو هێزی سیاسی یا هیچ دامەزراوەیەک بە تەنها مافی ئەوەی نییە لە بەغدا بە ناوی هەمووانەوە قسە بکە و هەر کاتێک هێزێک لە بەغدا بە ناوی هەمووانەوە قسەی کردەوە ئێمە ناچارین ئەو کات بڵینەوە قسەی خۆی حزبەکەیەتی ئەو قسەی هەمومانە کە هەمومانی تێدا بین و هەمومان پێکەوە بەشدار بین و بەڕوونی و ڕاشکاویش بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە دووهەمین کۆبوونەوەی سەرۆکایەتی هەرێم بە ئامادەبوونی سەرجەم سەرۆکی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان و بە ئامادەبوونی هەر سێ سەرۆکایەتی و سەرۆکۆماری عێراقیش وتی کە لە هەرێمی کوردستانیش پێویستە هەنگاوی کردەیی بۆ چاکسازی لە هەرێمی کوردستان دەست پێ بکرێت لە هەرێمی کوردستانیش گەندەڵی هەیە لە هەرێمی کوردستانیش ناڕزایەتی هەیە لە هەرێمی کوردستانیش هاوڵاتی تووڕەیە لە هەرێمی کوردستانیش خەڵک بێ ئومێدە پێویستە چاکسازی ڕیشەیی بکرێت و ئەو قسەی کە هەمیشە بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی وتویەتی لەوێ دووبارەی کردەوە کە لە هەرێمی کوردستانیش کەمینەیەک بوونەتە زۆر کەمینەیەک بوونەتە ملیاردێر و زۆرینەی خەڵکیش هەژار و برسین و ئەمە بادیانەی کۆمەڵی ئیسلامین کە ئێمە لە ناو کۆبوونەوەکان و لە دەروی کۆبووکان لەسەر شاشەی تیڤیەکانی شەیڵینەوە و کاریش بۆ واکەین کە ئەمە لەگەڵ موسسەکانی دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان چ لەگەڵ سەرۆکاتی چ لەگەڵ پەرلەمان چ لەگەڵ حکوومەتەکەی لە خەت بین بۆی کە ئەمە بکرێ هەر کاتێک ئەگەر حکوومەت چاکسازی بکە ئەگەر حکوومەت ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان باشکە ئەگەر حکوومەت خواستی ڕاستەقینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێنێتە دی ئەو خواستەی ویست و پێناوەتە دی کە ئێمە ئەمانەیە و بە دڵنیاییەوە بنەمای کاری ئۆپۆزیسیۆنی ئێمە هەمیشە ئەوە بووە کە ئێمە ئەگەر حکوومەت بتوانێت خزمەت بکە دەستخۆشی لێکەین کارە باشەکانی دەستخۆشی لێکەین و لە بەرامبەر خراپەکانیشی ڕەخنەگرین و هەڵوێستی ئەو هەڵوێستانەی هەمانە چ کۆک هەڵوێستی سیاسی چوەک هەڵوێستە پەرلەمانیەکان ئیدامی پێدەین و لەسەری بەردەوامە بین و پەیوەندی سیاسیەکانیشمان لەسەر ئەو ئەساسەی کە من بۆم باس کردی لەگەڵ هێزە سیاسیەکان ڕێک خستۆتەوە و ڕێکی خەینەوە. زۆر باشە مامۆستا پەشیمانین لەوەی کە بەشداری کابینەی نوێیەمتان نەکردووە کە لە ڕابردوودا زۆر جار دەوترا کۆمەڵی ئیسلامی کوردستان خۆڵک نەکرا بۆ کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە بەشداری نەکردو ئایا هەڵبژاردننی ئۆپۆزیسیۆن بوونتان پێشتر ئەمەتان چۆن بڵێ هەڵسەنگاندتان بۆ کردبوو بۆ کابینەی نوێم و کارنامەکەی زانی کاک جەلال یەکەم ئێمە جارێ بە دڵنیاییەوە پەشیمانین ئێمە ئەو کاتی شوتومانە ئێمە هێزێکی سیاسین متمانەمان بە خۆمان هەیە باوەڕمان وایە کە لە حکوومەت بین ئەتوانین کار بکەین بە جۆرێک کە هاوڵاتی ڕازیکەین وە شوێن پەنجەی خۆمان لە حکوومەت دەرخەین و هیچ کاتێک گوتومانە گەر هێزێکی سیاسی لە ڕێی حکوومەتەوە زەرەری کردبێت لە بەشداریکردنی ئێمە بەوەی کە توانیمان خزمەت کەین وەک هێزێکی سیاسی قازانجمان کردووە دوو جار قازانجمان کردو قازانجێکمان کردووە کە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانمان کردو قازانجێکی کەشمان کردەوە کە مزداقیتی کۆمەڵی ئیسلامیمان لە بواری حکومڕانی بۆ خەڵکەکەمان توانی و بە کردەی پێشانی بدەین
لە ڕوویەکیەوە توشمانە کاتی ئۆپۆزیسیۆنیشی ناترسین بۆ چونکە متمانەمان بە خۆمانە کاتوانین لە ساحەی ئۆپۆزیسیۆنیشدا وەک هێزێکی سیاسی ڕۆڵی خۆمان ببینی لەم کابینەیەدا لە دەستپێکدا کۆمەڵ هەڵوێستی خۆی بە وازحینەوە چاوەڕوان بووین ئەگەرم کابینەیە جێی خواستی ئێمە بێ ئەچینە گفتوگۆ مفاوەزاتەکانیەوە بەڵام من نایشارینەوە ئێمە نەچوینە مفاوەزاتێک بۆ وەرگرتنی وەزارەت و ئەوانەوە ئامادەش نەبووین گفتوگۆ بکەین و ڕەنگە بۆ ئەوە فەرموش کرابین بەڵام ئێمە ویستمان ینی لەسەر ئیتیفاقیەکی استراتیجی وازح ئەگەر بکرێ بەشداری حکوومەت بکەین کاتێ حکوومەتەکە بەو شێوەی ئێستا پێکات ئێمە هیچ زەرێکمان نەکردووە و نەخێر پەشیمانین ئێستاش کات بگەڕێتەوە هەمانەوە هەڵوێستانەمانە بێ کە ئێستا ئەمانەوێ و ئێمە بە وازحی شوتومانە ئێمە هێزێکی سیاسین هیچ کاتێک لە پشتی پەردە یا لەو دیوارەکان یانەوەی عەرەب پێڵن ماوەڕا ئەلکەوالیس ناچین ئیتیفاقیە بکەین شتێکمان هەیە وازح لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان لەسەر ڕووپەری ڕۆژنامەکان هەڵوێستەکانی خۆمانەڵین ئەوەی هەمانە لەگەڵ هێزە سیاسیەکان ئەوەیە کە خەڵک ئەیبینێ شتێکمان لە دەرەوەی ئەوە لەگەڵ هیچ هێزێکی سیاسی نییە. ئێستا بزوتنەوەی گۆڕان کە پێشتر بۆ ماوەی 8 ساڵ لەگەڵ کۆمەڵی ئیسلامی کوردستان هەڵوێست بوو ئێستا لەناو حکوومەتایە ئەگەر بە جۆرە لە جۆرەکان گەندەڵیەک لە بەرپرسانی گۆڕان لەناو حکوومەتە سەر هەڵبدایە کۆمەڵی ئیسلامی لەبەر ڕابردوو چاوپۆشی لە بزوتنەوەی گۆڕانی ژەکە کە ڕازانی ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە چەند قۆناغێکدا هەڵوێستەکانمان لەسەر بنەمای بەرژەوەندیەکانی خەڵک و هەوڵاتیانی هەرێمی کوردستان پێکەوە بوو کۆمەڵە بەرژەوەندی هاوبەش بەیەکەوە کۆی کردبووینەوە ئێستا شوکو دوو هێزی سیاسی هەڵوێستی سیاسی لێک جیاوازمان هەیە ئێمە هەڵوێستی سیاسی جیامان هەیە و ئێستا وەکو دوو هێزی سیاسی کارەکەین ئەوان لە حکوومەتن ئێمە لە دەرەوەی حکوومەتین بەڵام هەردوو لامان کۆچین لەسەر و پەیوەندی سیاسەکانمان لە ئاستێکی باشتردا بن و پەیوەندی سیاسەکانمان بەرەو پێش بەرین ئەگەر کۆمەڵی ئیسلامی خۆی لە حکوومەت بێ وەزیرێکی کار بەدەستێکی گەندەڵی بکات چاوپۆشی لێ ناکەی چ جای ئەوەی هێزێکی سیاسی بێ نا بەدڵنیاییەوە ئێمە خۆشمان لە حکوومەت بین لە بەرامبەر گەندەڵیەکانی خۆشمان بێدەنیابی هەر هێزێکی سیاسیش یعنی هەر ئێمە خۆ کاتی خۆشی وتومانە هیچ هەڵوێستێکمان بەرامبەر لایەنێکی سیاسی پەیوەندی بەو لایەنە سیاسیەوە نەبووە وەکو چاوپۆشیشمان پەیوەندی بە لایەنێکی سیاسیەوە نیە ئێمە هەڵوێستمان لەسەر بنەمای کاری مؤسسەی ئەم حکوومەتەیە و چاکسازیکردنە و گەندەڵینەکردنە و باشبەرەوەچوونی دامەزراوەکانیەتی ئۆپۆزیسیۆن بە باوەڕی تەواویشمان بە کاری پەرلەمانی هەیە من حەزەکەمەوە دووپات بکەم ئێمە لەگەڵ ئەوەی ئەگەر خۆشمان لە حکوومەت بووینایە هێزە پەرلەمان وەکو کۆی پەرلەمانتارانی هەرێمی کوردستان و فراکسیۆنەکانیش وەک یەک کاری خۆیان ببینن لە چاودێریکردن لە لێپرسینەوە لەوەی پەرلەمان وەک دامەزراوەیەکی وەکو دامەزراوە شەرعیە و ڕاستەقینەی کە ڕاستە و خۆ نوێنەرایەتی خەڵکەکەواتە گەل دەنجی بەو دامەزراوەیەداوە ئەو دامەزراوەی ئەرکی خۆی ببینێ کە بەداخەوە ئێستا ئێمە ئەو ڕۆڵە نابینین کە لە پەرلەمانی کوردستان هیچ پلان و پرۆژەیەک هەیە بۆی کە لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی یەک بخاتەوە لە ئێستادا وەکەوەی کە بیکاتە بەرەیەکی ئۆپۆزیسیۆنی دیار وەکو کابینەی پێنجەم و شەشەم هەندێک هەوڵ هەبووە لە ڕابردوودا بەس ڕەنگە تا ئێستا بەڕاستی ئەو هەوڵانە لەسەر ئاستی فراکسیۆنەکان باشن بەسەر ئاستی فراکسیۆنەکان لێکتێگەیشتێکی باشێ بەس لەسەر ئاستی سەرکردایەتی سیاسی هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە شێوەی پرۆژێکدا ڕێکخرابێ نەخێر بۆچی ڕێک ناکرێتەوە سەرڕێوەش وەکو باسم کردیانی ئێمە لەسەر ئاستی فراکسیۆنە پەرلەمانیەکان ئەو کارمان کردوم کما ئێستا لەسەر ئاستی فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان تەفاهومێکی باشەیە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی هەردووکیان سەرقاڵی کۆنگرن ئەمە کاریگەری کاتە سەرەوەی کە چاودێرێکی باشی حکوومەت بن بە تایبەتی لە چەند مانگی ڕابردوو ڕەنگە چەند مانگی داهاتوو سەرقاڵ بن پێکەوە ئەوەی پەیوەندی بە کۆمەڵی ئیسلامی وهێنە خێر کۆمەڵی ئیسلامی هەم فراکسیۆنە پەرلەمانیەکەی وەکو هێزێکی سیاسیش ئێمە بە هیچ جۆرە ئامادەکاریمان بۆ کۆنگرەوەمان لێ ناکات چاومان لەسەر کارە ئەساسیەکانی خۆمان ئەوەی پەیوەندی بە کاری سیاسیمانەوەی لە ناو کۆمەلگا ئەوش کە پەیوەندی بە کارە پەرلەمانیەکانمانەوەی لەسەر ئاسی فراکسیۆنی هەرێم بەغدا پارێزگاکان جۆرە لە خاوبوونەوە جۆرە لە شگیری تێبکەوێت زۆر باشە مامۆستا با لێەوە بچینە ناو دۆخی ئاڵۆزی سیاسی عێراقەوە کە ئێستا مەترسیەوە هەیە بە لادانی عادل عەبدولمەهدی بوجێ هەرێم جارێکی تر ببڕێت کۆمەڵی ئیسلامی دید و تێڕوانینی بۆ ئەم قسەیە چۆنەوەیە پشتیوانی لە چه بەرێکی عێراقی دەکات ئێمە پشتیوانی لە بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستانەکەین لە بەغدا و هیچ کاتێک هەیە کۆمەڵی ئیسلامی نەچۆتە ناو ئەو بەرانی کە لەسەر ئاستی عێراقدا بەشە بێن جامبەرانی کە لەو وڵاتەوە نزیکە ئەوی کە لەو وڵاتەوە نزیکەوە بەرانە بەرژەوەندیەکانی خۆیان ڕێکەخنەوەی کۆمەڵی ئیسلامی هەمیشە لە بەغدا لەسەر واستە کارمان کردو کە ئێمە فراکسیۆنێکین نوێنەرایەتی خەڵکی خۆمانەکەین نوێنەرایەتی نەتەوەکەی خۆمانەکەین لە بەغدا و باوەڕی تەواومان بە هەماهەنگی نێوان هێزە کوردیەکانە لە بەغدا کە من بۆ قسەشمان هەیە بەداخەوە ینی کە هۆکار زۆرە بۆ نەبوونی هەماهەنگێکی تەواو بۆ ئەو هێزە کوردیەکان
کە ڕەنگە مێستا پەیوەندی بە پرسیارەکەی جەنابتەوە نییە. کۆمەڵی ئیسلامی وەکو باسم کرد لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە سەبارەت بە بڕانی بودجێی هەرێمی کوردستان و سەبارەت بە مەترسی لە لادانیە هەڵۆشانەوەی حکوومەتەکەی بەرز عادل عەبدولمەهدی. ئێمە باوەڕمان بەوەیە کە هەرێمی کوردستان پەیوەندیەکانی خۆی لە بەغدا یەک لە ڕێی دامەزراوە فەرمیەکانەوە بە جۆرێک ڕێک بخاتەوە کە قسەی هەموو هێزە سیاسیەکانی تێدا بێ و قسەی دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستانی تێدا بێ کە لەو ڕۆ نوێنەراتی هەرێمەکەن یەک دوو هەرێمی کوردستان کێشەکانی خۆی لە ڕێی گفتوگۆ و لە ڕێی اتفاقیەکی کۆنکرێتیەوە چارەسەرکە کە پەیوەندی بە هیچ سەرۆک وەزیرانێکەوە نەبێ بەلاچووی سەرۆک وەزیرانێک و بەهاتنی سەرۆک وەزیرانێکیکەمە هەڵنەوەشێتەوە وا لەسەر بنەمای پەیوەندی کەسی و شخصی دروست نەبێتەوە ئەوە نەبێت کە سەرۆک وەزیرانێک پەیوەندی لەگەڵ هێزێکی سیاسیە لەگەڵ لایەنێکی سیاسی باشە لە هەرێمی کوردستان باش بوو دوای خراپێتەوە ئێمە کێشەمان لەگەڵ بەغدا پەیوەندی بە دۆسیەی نەوتەوە هەیە ئێمە بە وازەحی وتمانە پێویستە دۆسیەی نەوت یەک شەفاف بێ لە هەرێمی کوردستان دوو ئەم دۆسیە لەگەڵ عێراق لەگەڵی بگەنە نەتیجە بە جۆرێک کە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە ئیتیفاقیە بکرێەوە هیچی کە ئەو دۆسیە بە نادیاری بە شەفافی نەمێنێتەوە و لە بەرژەوەندی حزب و لایەنێکی دیاریکرا و چەند لایەنێکی دیاریکرا و سوودی لێوەرجێ ڕێکەوتنی کێسە هەیە لە نێوان هەرێم و بەغدایە تا چەندە باوەڕت وایە ڕێکەوتنێکی تۆکمە و کۆنکرێتیە پەیوەست نییە بە شەخص و حزبەوە بەدڵنیاییەوە ڕێکەوتنێکی تۆکمە و کۆنکرێتی نییە و بەدڵنیاییەوە ڕێکەوتنێکی شەفاف نییە و بە تەکید قسەی هەموو هێزە سیاسیەکان و هەم فراکسیۆنە پەرلەمانەکانی بەغدای تێدانە و گومانیش هەیە ڕێکەوتن هەبێت گومانیش لەوە هەیە ڕێکەوتن هەبێ نا تەفەهومێک هەیە پەیوەندی بە تێگەیشتنی سەرۆک وەزیرانی ئەم کابینەیەوە هەیە کە هەنگاوی باشی نابۆی لەگەڵ هەرێمی کوردستان بگا بە ئیتیفاق و ڕەنگە بۆ ساڵی نوێ مەترسیە بودجێی هەرێمی کوردستان مەترسی لەسەر بێ کە ئێمە تەمەناکەین و کۆمەڵی ئیسلامی بودجێی هەرێمی کوردستان نەبردرێ و تەمەناکەین موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان گرفتی بۆ دروست نەبێ و تەمەناکەین ئەوەی کە زەرەری بۆ خەڵکی کوردستان هەیە ڕوونەدا لە دوایین کۆبوونەوەی هێزە سەرۆکیەکانی هەرێمی کوردستان کە بە ڕێزەمیری کۆمەڵی ئیسلامی بەشدار بوو بەشێکی باس لە هەمانگی یا نوێنەرایەتی کورد لە بەغدا لەوە کرد کە دەبێت نوێنەرایەتی ڕاستەقینەی هەموو لایەنە سیاسیەکان بە چی تر گرنگی تیاوتراوە تا چۆندا وتە و کۆمەڵی ئیسلامی کوردستان لەوێ بە بایەق وەرگیراوە کە بە تایبەتی ئەمڕۆ دەبینین لە بەغدا ئایا نوێنەرایەتیەکە گشتیە یاخود نا ئێمە پێمانوە تەبیعەتی و نوێنەرایەتیە لە بەغدا بێ لە ڕێی فراکسیۆنە کوردیەکان لە بەغدا ڕێک بخرێتەوە کە نوێنەرایەتی کوردەکان و ئەوان ئەو هێزانە ئێستا لە بەغدا فراکسیۆنیان هەیە ئەوان ینی نوێنەری خەڵکی کوردستانن پێکەوە لە بەغدا ئەمەیە وا بێم هەماهەنگێ لەگەڵ لێرە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و دامەزراوەکانی هێزە سیاسیەکانیش بە جۆرێک کە هەموو لایەک لەسەری متفق من ڕێک بخرێتەوە ئەمەیە ئێمە دەمێکە وتومانەکە بێ بۆ گفتوگۆ لە بەغداوە کاتی خۆی پرۆژەش لەو ڕۆ پێشکەشکرا لە قۆناغی کە ئێمە پۆزیسیۆن بووین کە ئەمە لە چوارچەوەی دامەزراوە فەرمیەکان ڕێک بخرێتەوە لە چوارچەوەی دامەوە پەرلەمانی کوردستانیش ئەو حەقی هەیە کە سەرپەرشتی ئەو دۆسیە بکات بە نسبەتەوەی کۆمەڵی ئیسلامی لە کۆبوونەوەکاندا بەشێکین بۆ باسکردی پێشتر کە هەڵوێستەکانی کۆمەڵ لەو کۆبوونەوەی چۆن بۆ ناچمەوە سەری و دووبارەی ناکەمەوە و بە نسبەت تێڕ و کۆمەڵی ئیسلامی هێزێکی سیاسی کاریگەرە و هیچ هێزێک و هیچ لانێ ناتوانێت خواستیان تێڕوانین و هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی نادیدە بگرێەوە ئێمە لە پەرلەمان بین لە حکوومەت بین لە حکوومەت نەبین هەتاوەکو هێزێکی سیاسی هەبین بە ڕاشکاوی تعبیر لە هەڵوێستەکانی خۆمانەکەین و پێمان ڕابردووی کۆمەڵی ئیسلامیش بۆ باشترین شایەتیە زۆر باشە دۆخی ئاڵۆزکێنراوی سیاسی کۆمەڵایەتی ئابووری عێراقەوەی کە ئێستا ناڕزایی خەڵکی لێکەوتوێتەوە ڕۆیای کۆمەڵی ئیسلامی چۆن سەیری ئەم ئاڵۆزیە دەکا و باوەڕی وایە کاریگەری تا چۆندا هەیە بۆ سەرهەرێمی کوردستان ئێمە پێمان وایە تەوان یەکەم وەکو لە کۆبوونەوە کەش تەوان ئەتوانمەوە بڵێمەوە ئەمەمان تۆ بە ڕێزمام ساعلی باپیر تیشکی خستە سەر ئەوە کە یەک ئەمەی لە عێراقە گوزەرێ پێش هەموو شتێک بەرەنجامی حکومڕانیەکی خراپە لە بەغدا بەرەنجامی حکومڕانیەکی خراپی کابینەیەک لە دوای یەکەکانە بەرەنجامی گەندەڵیەکی قوڵە بەرەنجامی فەسادیەکی زۆرە لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان بەرەنجامی تێکەڵبوونی بەرژەوەندی ئیقلیمی و دەولیەکانە بە بەرژەوەندیە سیاسیەکانی هەندێک هێزی سیاسی کە لە بەرژەوەندی خەڵکو هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان نییە و ئەم حکومڕانی خراپە لە هەر کوێی دنیا هەبێت چاوەڕوانەکرێ هەمان نەتیجەی هەبێ کە ئێستا لە بەغدا هەیەی و لە هەر کوێی تریش ئەم حکومڕانی هەبێ هەمان نەتیجەیە بێ زوو یادرن و بەدڵنیایە و کاریگەری لەسەر هەرێمی کوردستانەیە و ئەم ناڕزایەتیانەی بەغدا ناڕزایەتی ڕەوان ناڕزایەتی حەقن و ناڕزایەتی خەڵکێکی ڕەش و ڕوت و برسی و ماندوون ناڕزایەتی خەڵکێکی هەژارە لەسەر خاکێکی دەوڵەمەند ناڕزایەتی خەڵکێکی مەحرومە لە وڵاتێکدا کە کاربەدەستەکانی تا بینەقاقا لە گەندەڵیەکی قوڵدا ڕۆچوون
لە وڵاتێکدا کە بەرژەوەندی ئیقلیمی و دەولیەکان لێرە بە ناخی هەم خاک و وڵاتەکەیدا چۆتە خوارەوە بەرەنجامی مەحرومیەتی میلەتێکە لە سامانی نیشتیمانی لە سەرچاوەکانی داهاتی لە سەرەتایتری مافەکانی خزمەتگوزاری لەبەرەوە ئەو داوایانە کاک جەلال داوای ڕەوان داوای حەقن و ئەمە دەسەڵاتدارانن و حکوومەتە فاسید و گەندەڵەکانن کە ناتوانن مامەڵەیەکی تەندروست لەگەڵ خۆپیشاندەران بکەن و پێمان وایە یعنی لە هەرێمی کوردستانی شێوە ئەزمونەمان هەیە ئەم جۆرە مامەڵەیە لەگەڵ ناڕەزایەتی مامەڵەیەکی ناتەندروستە و باشتر وایە حکوومەت لە دەستپێکی دەرکەوتنی ناڕەزایەتەکان مامەڵەیەکی تەندروست بکە و بتوانێت خواستی ڕەوای خەڵک بەدی بێنێت. زۆر باش ئێستا هەندێک داواکاری جیاواز هەیە لەدا خۆپیشاندەرانی عێراقدا لەلایەکەوە داوای هەموارکردنەوەی دەستور دەکرێت لەلایەکەوە هەڵبژاردننی پێشوەخت و گۆڕینی کۆمیسیۆن کۆمەڵی ئیسلامی کوردستان چەند ڕێگە حەلێک بە باش دەزانێت بۆ ئەمە پێمانەوەی سەبارەت بە کۆمیسیۆنی عێراق ئەوترێت تەمان خۆتە زانی لەبەرم کۆمیسیۆنە لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا سەرپەرشتی کودەتا ئەلەکترۆنیەکەی دەکرێت کودەتا ئەلەکترۆنیەکەی کردم خۆش و ئەم کۆمیسیۆنە مافی یعنی هاوڵاتیانە کە هاوڵاتی متمانەی بۆ کۆمیسیۆنە نەبێ کە سەرپەرشتی هەڵبژاردننی بۆ بکاتەمەیە دوو ئەوەی پێویستە بە یاساکانی هەڵبژاردن و ئەوە حەقێکی پەرلەمانیە کە ئەتوانێت پەرلەمان هەمواری بکاتەوە گفتوگۆی بکات ئەوەی پێویستە بە دەستورەوە کاکە عێراق گرفتی جێبەجێ نەبوونی دەستوری هەیە من پسپۆڕ نیم لە بواری دەستور بەڵام ئەوانەی کە پسپۆڕن لە بواری دەستور و ئێمە شوکو هێزێکی سیاسی ئەوەندەی کە متابعی دەستوری عێراقیمان کرد بێ ئەوەندەی معلوماتمان لەسەر ئەم دەستورە هەبێ ئەم دەستورەیەکێ لە باشترین دەستورەکانی ئەم ناوچەیە لە چاوڵاتەکانی دەوروبەری خۆی دەستوری عێراقی چێکە لەو دەستورانەی کە مافی زۆرینەی پێکاتەکانی عێراقی تێدا ڕەچاو کراوە ئەم دەستورەیەکێکە لەو دەستورانەی کە نظامی فیدرالی تێدا بەرقەرار بووە کە ئەتواندرێ ئەقالیم دروست بکرێکا کە ئێمە لە عێراقدا گرفتی جێبەجێنەکردنی دەستورمان هەیە ئەگەر ئێستا عەرێمی عێراق بەپێی دەستوری عێراق چەند ئیقلیمێک بووە واتە لە باشوور ئیقلیم بووە لە وەسەط ئیقلیم بووە لە باشووری عێراق هەرێم دروست بووە لە ناوەڕاستی عێراق هەرێم دروست بووە و لە باکووری وەکو لە باکوور لێرە هەرێمی کوردستان هەیە مەرێمانە هەمویان ممارسەی دەسەڵاتەکانی خۆیان کرد لە حکوومەتی ناوەندی دوور کەوتواتەوە لە حکوومەتێکی ناوەندی مرکزی ئەوانە و داهاتەکانی عێراق بەسەر گەلانی عێراقدادا بەشکرابان بە دڵنیاییەوە ئەو گرفتانە نەبوو من پێم وایە لە عێراقدا گرفتی جێبەجێنەکردنی دەستور هەیە سەبارەت بە هەمواری دەستور حەزەکەم دوو تێبینی بڵم یەکەم ئێمە مەترسیمان هەیە کام هەموارکردنەوەی دەستور ینی مەترسی لەسەر مافە دەستوریەکان یا مەفرمتۆیەکانی ئێمە دروستەکە ئەو خۆتە زانیە دەستوری عێراق لە قۆناغێک نووسراوەتەوە کە کورد لە هەلومەرجێکدا بوو کە توانی بەشێ لە خواستەکانی خۆی لەم دەستورەدا جێ بکاتەوە ئەوی تریش ڕەنگە پەیوەندی بەخواستی هەندێک هێزی سیاسیەوە بێ کە تێکەڵ بە ئەجندای خۆپیشاندەران کراوە و لە مەسەلەی هەموارکردنەوەی دەستور و سەیریش نییە پەیوەندی بەوەوە بێ کە هاوڵاتی لە عێراق وا بزانێت کە کێشە لە دەستورەکەیەتی ینی بێئاگا لەوەی کە جێبەجێکارانی دەستور کە ئەوەی کە لە محکمەی ئیتیحادی هەیە کە حامی دەستوری عێراقیە و ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتی شەوەی پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە ئەوانە نەیانتوانی ئەو دەستورە لە ئەرزی واقعدا جێبەجێ بکەن زۆر باش مامۆستا بە جۆرە لە جۆرەکان کورد لە بەغدایە ئێستا لەگەڵمانەوەی عادل عەبدولمەهدیە بە حکمی کە ئەمەیان بەستوێتەوە بەوەی کاگەربێت و سەرۆکوەزیرانی ئێستا لە کار لا بچێ ڕەنگە جارێکی تر هێرمی کوردستان بکەوێتە ناو قەیرانی دارایی ئایا کۆمەڵی ئیسلامی ژەمان تێڕوانی نییە یا با ڕوونتر بڵێن پشتیوانی لە عادل عەبدولمەهدی دەکەن کۆمەڵی ئیسلامی پێش هەموو شتێک پشتیوانی لە خواستی گەلانی عێراقەکە بە کوردیشەوە و ئێمە ئەگەر پشتیوانیەکیش ئەکرێت لە کابینەکەی عادل عەبدولمەهدی لەو ڕووە کە خواستی یا بەشێک لە خواستەکانی گەلی کوردی بەدیهێناوە ئەگەر نامە پێمان وایە حکوومەتە بێ لە بەرژۆندی خەڵک بێ حکوومەتە بێ لە بەرژۆندی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ و ئەوەی من بزانم بەشی گەورەی ئەوانەی کە لەگەڵمانەوە حکوومەتی عادل عەبدولمەهدین لە فەلەتانی ئەمری ئەترسن و لەوە ئەترسن بارودۆخی عێراق بە جۆرە تێک بچێت کە زەمینەی یا لانی کەم بە زووی زەمینەی دروستکردنەوەی حکوومەتێک نەبێت لە هەموو دنیادا کاویجەلا ڕێوشوێنی یاسایی بریتە لەوەی کە حکوومەتێک هاوڵاتی لی نیگەرانە بێ و ناتوانێت خواستی خەڵک جێبەجێ بکە ئەم حکوومەتە هەڵناوەشێتەوە بۆی حکوومەتێکی کە تەشکیل بکرێنە بڕیار لەسەر هەڵبژاردننی پێشوەختە درێ بۆی کە گەل جارێکیکە و گەلانی عێراق جارێکیکە تعبیر لە ڕای خۆیان بکەنەوە و ئەنجومەنێکی نوێنەرانی نوێ و پەرلەمانێکی نوێ با بڵێن و حکوومەتێکی نوێ پێک بێتەوە زۆر باشە مامۆستا لە ئێستادا لە عێراق وە خۆش تاماژەت پێکرد دوو جەمسەری زۆر ڕوون و ئاشکرا دیارن کە
بە جۆرە لە جۆرەکان زیاتر هۆکاری ئاڵۆزبوونی دۆخی عێراقن جەمسەری لایەکەوە ئێرانە کۆماری ئیسلامیێرە لایەک شەو ئەمریکا کە وەکو زل هێزی دنیا هاتووەتە ناو وەزعەکە و لە هەموو شوێنێک پەلدا هاوژێت. ئێوە تێڕوانیتان بووەم دووەچوێ بچوانە بەتایبەتی لە ڕابردوو لە بەیاننامەکانی کۆمەڵ ئیسلامی یا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کە بەژاردوویەکی لایەنەکان کۆمەڵ ئیسلامی بوو زۆر هاواری دەکرد لەوەی کە هەرێمی کوردستان عێراق بەدەست دەستگا مخابراتیەکانیەوە دەناڵێنێت تەراتێنی دەستگا مخابراتیەکان لەسەر تاسەری عێراق و لە هەرێمی کوردستاندا هەیە. ئێمە من پێ حەزەکەم پێشتر بۆ کوردستان قسە بکەم پاشان بۆ عێراق لە هەرێمی کوردستان لە ڕۆژاوای کوردستان کە هەڵوەستی کۆمەڵی ئیسلامیمان وتووە زۆر بە وازەحی وتومانە و لەگەڵ هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان و لەگەڵەوانەی کە بەشەکانی تری کوردستانیش ئێماوەندەی دیدارمان هەبووی لەگەڵ هێزە کوردیەکان هەمیشە وتومانە با ئێمە مافی ڕەوای گەلەکەی خۆمان با ئێمە ستەم لێکراوی ئەم میلەتە بێناسنامەی بێ ئاڵایی بێ وڵاتی گەل ئەو گەلە چەساوی کە 100 ساڵە لە مەحرومیەتدا ئەژی بانەیکەینە بەشێک لە ئەجندای ئیقلیمی و دەولی با ئێمە نەبینە بەشێک لەو ململانی ئیقلیمی و دەولیانی کە لە ناوچەکەدان ئێمە خاوەنی قەزیەکی ڕەوین خاوەنی مافی ڕەوای خۆمانی لە هەموو بەشەکانێکی کوردستان لێرەش لە هەرێمی کوردستان وەکو خۆت ئاماژەت کرد زۆر بەوازەحی وتومانە ئێمە نامانەوێ ئێمە لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان ببین بە تای تەرازوی هیچ هێزێکی ناوچەیی و هیچ هێزێکی دەولی بۆ عێراقیش پێمان وایە بەڵێ لە عێراقدا بەقوڵی دەستی وڵاتان هەیە من باسم کرد لە ئێمە پێمان وایە هەر کاتێک هێزە سیاسیەکان بوون بە تەواوکەری ئەجندا ناوچەیەکان و ئەجندا دەولیەکان ئەو کاتێک کە بەرژەوەندی خەڵکە چێتە بەرژەوەندیەکانی خەڵک لە بیرەچنەوەی بەرژەوەندی وڵاتانی کە تەحقیق بێ ئێمە هەمومان مکەلەفین بۆی بەرژەوەندی گەلی خۆمان جێبەجێکەین و پێمان وایە هێزە عێراقیەکانیش ئەبێت تەرکیزیان لەسەرەوە بێ و بلبلانە جەمسەریش کە لە ناوچەکەدا هەیە خزمەتی عێراق ناکات زۆر باشە وازەحیشە من حەزەکەمەوە بڵم یعنی ئەوە من ئەوە نەفی ناکەم کە تۆ وتت ینی وازەحە کە ینی ئەو ململانێ ئیقلیمیانەی کە لێرە هەن کاریگەریان لەسەر واقع عێراق و هەرێمی کوردستانیش هەیە تا چەندە باوەڕت وایە ئەو ئاگری کە ئێستا لە بەغدایە بە تایبەتی دەبینین لە هەندێک لە وڵاتی ناوچەکەشی گرتووەتەوە لە تازەترین چەند ڕۆژی ڕابردووە ئەم ڕۆژ ئێرانیشی تەنانەت گرتووەتەوە ئەگەرچی دوجار هەمویان داخوازی ڕەوای خەڵکی نیشتیمانەکەی خۆیان تا چەندە باوەڕت وایە پێ دەچێت ئەم ناڕزایانە هەرێمی کوردستانیش بگرێتەوە من قسەی سەرەتا مەکەمەوە ئێمە و کۆمەڵی ئیسلامی باوەڕمان وایە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پەلە بکە لە چاکسازیەکی فعلی نەک چاکسازی لە تەنها لە زیادکردنی دەوامی فەرمانبەران ولا چاکسازیەکی کردەی چاکسازیەک لە شەفافکردنی سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان چاکسازی لە دۆسیەی نەوت چاکسازی لە هەموو سێکتەرەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەم چاکسازیە فعلیە ئەتوانێت هەرێمی کوردستان بە ئارامی بهێڵێتەوە زمانی هێشتنەوەی ئارامی هەرێمی کوردستان وە زمانی دروستکردنی تەبایی و یەکریزی هێزە سیاسیەکانە کە ئەوەش یەکێکی ترەیان باشترین زمانی ئارامهێشتنەوەی هەرێمی کوردستانە زۆر باشە دید و تێڕوانینتان بۆ ئاڵۆزی ناوچەکە لەلایەکەوە لە لوبنان لەلایەکەوە لە عێراق لەلایەکی دیکەشەوە لەو چەند ڕۆژەیە لە ئێراندا ڕەنگە زۆر جار هەندێک لەلایەنە سیاسیەکانی کوردستان نەتوانن زۆر پەنجە بخەنە سەر برینەکانی ئەوانەی کە ئێران دەیکات چۆ بەگشتی لە ئێران و بچە لە ڕۆژهەڵاتی کوردستان تێڕوانینی کۆمەڵ ئیسلامی چۆن سەیری ئەو ڕووداوانەی ئێستا ئێران دەکات ئێمە هەر وڵاتێک خصوصیت و تایبەتمەندی خۆی هەیە و ڕەنگە من ئێستا نەتوانم لەسەر ناڕەزایەتیەکانی هەریچێ لە وڵاتانە قسە بکەم وەکەوەی کە لەسەر عێراق قساکەین بەو کە ئێمە بەشێکی لە عێراق و مافی خۆمانەوە کە هێزێکی سیاسی لەسەر عێراق و هەرێمی کوردستان قسە بکەین و باوەڕشمان بەوە هەیە کە باشترین من باسی ئەوە ناکەم هۆکارەکانی چین بەس باسی ئەوە کەم باشترین ڕێگا بۆ مامەڵە لەگەڵ خۆپیشاندەران وەڵامدانەوەی خواستەکانیان تێگەیشتنە لە خواستەکانیان تێگەیشتن لە خواستی ڕەوای خەڵک بۆ ژیانێکی باشتر بۆ ئەوەی کە ئێمە گەلێکی مەسەلەن باوا بڵێن یعنی ئەم میلەتانە لەم ناوچەیە هەمویان تەبعاً بەرەنجامی ئەو حکومڕانیانەی کە هەیە خەڵکێکی ماندوون خەڵکێکی بەشمەینەتن خەڵکێکی مەحرومن ئەگەر ئەمانە خواستەکانیان جێبەجێ بکرێت بۆ نیگەرانە بن و بۆ دۆخی ئارامی وڵاتێکی خۆیان تێکردن زۆر باشە ئەگەر بێمەوە ناو هەرێمی کوردستان لەسەر دەستوری کوردستان قسە دەکرێت جارێکی تر قسە لەسەر دەستوری هەرێمی کوردستان دەکرێت بە تایبەتی لە پەرلەمانەوە کۆمەڵ ئیسلامی چە قسەیەکی لە ڕابردوودا دیارە ڕۆڵتان هەبووە نوێنەرتان هەبوو لە لیژنەی نووسینەوەی دەستوردا ئێمە ئێستاش لەگەڵەوەی هەرچی زووترە هەرێمی کوردستان دەستوری خۆی هەبێت و دەستورێک بێت تەوافقی هەموو هێزە سیاسیەکانی لەسەر بێ و هەموو هێزە سیاسیەکان کە ئێستا لە پەرلەمانن نوێنەریان هەبێت لەو لیژنە دەستوریەی کە دروست دەکرێت و دەستورێک بێ
لانی کەم خواستە نەتەوەیەکانی گەلی ئەمەی تێدا بێەوە لانی کەمی مافە باش بە جۆرێک بێ کە سیستەمێکی حکومڕانی وا تەبەنی بکات کە لە بەرژەوەندی خەڵک بێ و هەنگاوێک بێ بۆ بە دامەزراوەیکردنی پایەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان و ئێمە وەکو هێزێکی ئیسلامی هەمیشە وتومانە بێ دەستورێک بێ ناسنامەی مسلمانەتی ئەم میلەتە بپارێزێت. لەسەر ئەمە تا چەندە دەگەونە ڕێکەوتن چکە لە ڕابردوودا لەسەرەوەی کە ناسنامەی ئێمە پێمانوایە میلەتێکی زۆرینە مسلمانە سەرەتایترین مافیەوەی کە دەستور بێ ناسنامەی مسلمانەتی میلەتی کورد بپارێزێت. وەخۆت ئاماژەت پێکرد لە پەرلەمان زۆرینە ئێمە لەو ڕۆژەوە هیچ مساومەیە ناکەین وەکو هێزێکی ئیسلامی سراحە. وەخۆت ئاماژەت پێکرد لە پەرلەمان زۆرینە کاریگەری هەیە و کورسی کاریگەری هەیە ترسی ئەوەتان نییە کە جارێکی تر بە زۆرینە دەسەڵات یا بەتایبەتی بەڕۆنی بڵێن پارتی دیموکراتی کوردستان بە زۆرینەش دەستور تێپەڕێنێت. دەستور یەکەم هەنگاویە بێ بە تەوافق بێن بە سازان بێ لە بینی هێزەکانی. دەستوری هیچ وڵاتێ بۆ ناپێورە زۆرینە دەنگی پێداوە دەستورە بێ بە جۆرە بێ هەوڵ بدرێ ئیجماعی لەگەڵ بێت کۆدەنگی لەگەڵ بێت وەلە بیر بێم دەستورە لە بەردەم ئیستیفتای خەڵکە دوایی لە بەردەم ئیستیفتای خەڵکە ئەگەر چەند هێزێکی سیاسی لە دژی ئەو دەستورە کار بکەن دەستورەکە چۆنە بێت. زۆر باشە بابێ مەسەر ناوخۆی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەرەبەرە ڕوو بە کۆنگرەی چوارەمە ڕۆن هەنگاوەکانی بەستنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی چۆنە گوزارێن. زۆر بە شێوەیەکی ئاسایی ڕۆن تا ئێستا لیژنەی باڵای ئامادەکاری کۆبوونەوە گشتەکانی تەواو کردووە کۆبوونەوە گشتەکان بە پایان گەیشتن و ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوودا ئێمە دوای راپۆرتی کۆتایی قۆناغی یەکەمی کۆنگرەمان لەلایەن لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە پێئەگا کە قۆناغی یەکەم کۆتایی دێ کە قۆناغی کۆبوونەوە گشتەکانە راپۆرتی ئەم قۆناغەمان بەدەستەگا ئێمە سەرکردایەتی کۆ بێتەوە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی گفتوگوی راپۆرتەکە و کەموکوڕیەکانی ئەو قۆناغاکەین و تاوتوی پێشنیار و سەرنجەکانی ئەوانەکەین بۆ قۆناغی داهاتوو لەبەر ڕۆشنایی ئەو راپۆرتە سەرکردایەتی بە تێگەیشتن لە یعنی لەوەی کە ئێمە ئەم لیژنەیە بە شێوەیەکی باش کارەکانی خۆیانیان کردووە سەرنج و پێشنیار و تێبینیەکانیان بە هەردوو ڕەنگیرە و بڕیار لەسەر قۆناغی دووهەمی کۆنگرا درێکە کۆنفرانسە ناوخۆیەکانن و دواتریش دوای تەواوبوونی کۆنفرانسە ناوخۆیەکان ئێمە ڕۆژی کۆنگرەوە کاتی بەستنی کۆنگرە دیاریەکەین و کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ئینشاڵڵا بە شێوەیەکی باش بەڕێوە چێت. لە ئێستادا هەندێک میدیا لە هەندێک شوێنە زانیاری لەسەر کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی بڵاو دەکرێتەوە ئایا ئەمیری کۆمەڵی ئیسلامی جارێکی تر بەڕێزمەوە ساعلی باپیرە و ئایا ناونیشانەکەی خودی ئەمیرە یا ناونیشانەکەشی دەگۆڕێ و ئایا پاشگیری ئیسلامی لە کۆمەڵی ئیسلامی دەکرێتەوە ئەمانە هەندێشتن لە ئێستەوە خەڵک قسەیان لەسەر دەکات. قسەی زۆر کراوە و ئێمە بە شتێکی تەبیعیە زانین کە کۆمەڵی ئیسلامی هێزێکی سیاسی کاریگەرە لە ساحەکە خەڵک جەماوار و هێزە سیاسیەکان و ڕۆژنامە نووسان بە دیاری کراوی قسە لەسەر کۆنگرەی کۆمەڵ بکەن و ڕەخنەمان لێ بگرن و سەرنجەکانی خۆیان بخەنە ڕوو لەو ڕوو ئێمە بە سوپاسەوە تەمەنگوێ ئەگرین و پێشمان ئاساییە کە شیکار بوو بۆ تەوەقعات بۆ کۆنگرەی کۆمەڵ و ئەوانە بکرێت شتێکی تەبیعیە لای ئێمە هیچ شتێک لانە بۆتەوە بەڕاستی ئێمە چینە کۆنفرانسە ناوخۆیەکان پێشنیار هەیە سەرنج هەیە پێشنیار هەیە بۆ مانەوەی ناوی ئەمیر پێشنیار هەیە بۆ لابردنی ناوی ئەمیر پێشنیار هەیە بۆ لابردنی پاشگیری ئیسلامی پێشنیار هەیە بۆ هێشتنەوەی پاشگیری ئیسلامی و گفتوگۆکرێ لە کۆنفرانسە ناوخۆیەکان ئێمە تقریبان ڕۆیایەکی وازەحترمان بۆ دەرەکەوێت کۆمەڵ مەبدەی کۆمەڵە بە زۆرینە قەرارە درێ هەر کاتێک کە زۆرینەی کۆنگرە لە بڕیاری لەسەر هەر شتێکدا کۆمەڵی ئیسلامی پێوەی پابەندە بێ و هێشتا هەلەو ڕوە هیچ قسەیەکی ڕسمی نەکراوە لە بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی تا ئەگەینە کۆتایی ئێمە خەریکی ئامادەکارین قۆناغ بە قۆناغەڕۆین و هیچ شتێکیش نییە و هیچ بڕیارێکی پێشوەختیشمان نییە. تا چەندە کۆنگرەی چوارەم گۆڕانکاری لەناو کۆمەڵی ئیسلامی کوردستانە دەکات بە تایبەتی دەوترێت کۆمەڵی ئیسلامی حزبێکی کلاسیکیە. وڵات کۆماڵ هێزێکە ڕابردووی سەلماندوێتی کە مرونەتێکی گەورەی هەیە توانای گەورەی هەیە بۆ نوێبوونەوە بۆ بەرەو پێشچوون بۆ مامەڵەکردن لەگەڵ واقعی نوێ و کۆمەڵ هێزێکە بەعکسەوە تەبعاً لە دەستپێکیەوە کە هێزێکی چەکدار بووە لە شاخەوە هاتووە بۆ هێزێکی ترکە خۆتەزانی تا ساڵی 2023 وەکو هێزێکی چەکدار ماوەتەوە لەگەڵ ڕوخانی ڕژەمی پێشووی عێراق کۆمەڵی ئیسلامی چەکی داناوە پێزێکی مەدەنی هاتە ساحە کۆمەڵ فترەی لە حکومڕانی بووە فترەی ئۆپۆزیسیۆن بۆ کۆمەڵ بینی من هەرەتوانم ئەوەندە بڵم کۆمەڵ توانایەکی گەورەی بۆ مرونەت هەیە من باوەڕم بە تێگەیشتن من بە سەرنجدانم لە ڕابردووی کۆمەڵ باوەڕم کۆمەڵ لەم کۆنگرێشە توانێت واقعیانەتر هەنگاو بنێ و ئەو هێزە توانێت بە جۆرە خۆی نوێ بکاتەوە کە لەگەڵ قۆناغی 4 ساڵی داهاتوو بتوانێت باشتر لە خەڵک و جەماوەر نزیک بێ و ئامانجە سیاسەکانی خۆی باشتر بەدیبێنێ
و کە لە ڕووی کۆمەڵایەتی و پەروەردەیی و بانگەوازیشەوە زیاتر پایەکانی بە کۆمەلگەدا بچێتە خوارەوە و باشتر بتوانین خزمەتی خەڵک و جەماوەرەکەی خۆمان بکەین. هەندێک پرۆژەی تایبەت هەیە بۆ کۆنگرەی چواری کۆمەڵی ئیسلامی لەوەی کە خەڵکێک لەم 4 ساڵی ڕابردوو دانیشتون جارێکی تر بێنەوە یاخود باز لەوە دەکرێت هەندێکی دیکە واز بێنن. ئێمە کار بۆواکەین کە هەموو ئەوانەی کە کۆمەڵ بوون لە ڕابردوودا لەم کۆنگرەیە لەگەڵمان بن، کۆنگرەیە بکەین هەموو تاقەکان کۆ بکەینەوە، هەموو توانەکان کۆ بکەینەوە و ئێستاش ئاماژەکان بۆ ئەوەن. چ جیاوازیەکەی لەوەی کە کۆمەڵی ئیسلامی کۆنگرە لە سلێمانی ببەستەیە لە هەولێر؟ هیچ جیاوازیەکی نییە. بۆ ئێمە هەموو شارەکانی کوردستان وەکو یەکن. کۆنگرەی یەکەمی کۆمەڵی ئیسلامی لە سلێمانی بوو، کۆنگرەی دووەم و سێمی کۆمەڵی ئیسلامی لە هەولێری پایتەختی کوردستان بوو، بۆ کۆنگرەی چارمیش بڕیارمان نەداوە. هەموو شارەکانی کوردستان و هەموو شارۆچکەکانی بە کۆمەڵ هێزێکی سەرتاسەریە، هێزێکە لە هەموو ناوچەکانی کوردستان هەیە، لە هەموو شار و شارۆچکانی کوردستان هەیە و لە هەر کوێ بڕیار بدەینێمە بە شاری خۆمان و بە ماڵی خۆمان ێزانین. ساڕێ بەگەر زۆر بەڕوونی وەڵامی ئێمە وەرگرم کاندید هەیە بۆ کەسی یەکەمی کۆمەڵی ئیسلامی لە کۆنگرەش گەلە بەڕێز مامۆستا عەلی باپیر؟ تا ئێستا نەخێر و من حەزەکە بلێرەوە بڵێم بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی تا ئێستا هیچی نەوتووە لەو ڕۆوە، پێش قسەیەکی نەکردووە و کۆنگرەکانی ڕابردووش مامۆستا عەلی باپیر ئەم کۆنگرەیەش تەوان پێشتر جاروبار وتوێتی من ئەگەر ئەم ئەرکەم لەسەر هەڵگرن و ئەم ئەرکەم لابن من لە خزمەتتانە بمەتوانم کاری گەورەتر بکەم. بەڵام ئەوەی دیارە تا ئێستا تەمان جگە لەوە قسەیەکی فەرمی لەسەر کردایەتی و لەلایەن بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامیشەوە نەکراوە. بەڵام ڕاستیەکەی من حەزەکەمەوە بڵێم ئێمە ئیشکالمان نییە لەو ڕۆوە، یعنی ئێمە طبیعەتی کۆمەڵی ئیسلامی و سروشتی کاری کۆمەڵی ئیسلامی وا بووە کە حقیقەت ینی لەو ڕۆ گرفتێکمان نەبووە و من پێشم وایە بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی کە مامۆستا عەلی باپیرە لە ناوخۆی ئۆرگانەکانی کۆمەڵ لەسەر ئاستی جەماوەری کۆمەڵی ئیسلامی کۆدەنگی تەواوی لەسرە و ئەو کۆدەنگی ڕەنگە هۆکاری ئەوە بێت کە مامۆستا هەمیشە ناتوانێت ئەو کۆدەنگی بشکێنێت. ناشتوانێت لە قسەتان تازە دەرچێکە بڵێ وەڵا خۆم کاندید ناکەمەوە. من پێم وایە مامۆستا یعنی تەندروست مامەڵە لەگەڵ ئەو قەزیە کە هەمیشە ینی دائما ئەوەی خستۆتەوە لای کادر و ئەندامان و جەماوەری کۆمەڵی ئیسلامی. دۆخی دارایی حکوومەت هێرێن بۆ هاوڵاتیان و فەرماندەران تا حدێک باش بوو. دۆخی دارایی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئێستا چۆنە؟ خراپە. ئێمە دۆخی دارایی ئێمە خراپە. تەمان ئێمە دوای 2013 هیچ سەرچاوێکی دارایی بەردەواممان نەماوە و سەرچاوە داراییەکانی ئێمە بریتین لە ئەو موچەی کە لە پەرلەمانتارانمان وەریەگرینەوە، لە موچەی پەرلەمانتاران وەریەگرینەوە لە هەرێم لە بەغدا و لە پەرلەمانتەرە خانەنشینەکانمان وەریەگرینەوە، لە وەزیرە خانەنشینەکانمان وەریەگرینەوە لەگەڵ هەندێک سەرچاوە داهاتی خێرخوازی کە خەڵکێک هاوکاری کۆمەڵ یا یەکێ لە دامەزراوەکانی کۆمەڵەکە و خەڵکێکیشی ڕاستەوخۆ دامی کۆمەڵ ناکەوە هێزێکی سیاسی، بەڵام هاوکاری یەکێ لە دامەزراوەکانی کۆمەڵەکە و ئەوە شەرەچێتەوە هاوکاری کۆمەڵی ئیسلامی و ئێمە بە کەمترین دارایی ئەم حیزبە بەڕێوە بین و ئێمە ئێستا شتێکمان نییە ناوی موچە بێ، ئەوەی کە هەیە نەسریەکی کەم هاوکاریەکی زۆر کەمە لە کۆمەڵی ئیسلامی ئیدارەی خۆی پێدا و خۆی پێ بەڕێوە بە. پەیوەندیەکانتان لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و دەوروبەر چۆنە؟ لەگەڵ پەیوەندیێکی ئاساییمان هەیە، ئێمە لەگەڵ وڵاتانی دراوسێ پەیوەندیێکی ئاساییمان هەیە و ئەوەی کە لەسەر ئاستی قونسوڵەکان لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی سفارەتەکانیش لە بەغدا هەیە، ئێمە هەوڵماندا و پەیوەندیێکی تەندروست لەگەڵ قونسوڵەکان وەربگرین، چ وڵاتانی دراوسێ چ وڵاتانی ئەوروپا و وڵاتانی ناوچەکە بەگشتی و هەماهەنگی و ڕایەڵەیەکی باشمان لەگەڵ قونسوڵەکان لە هەولێر دروست کردووە. زۆر باشە مامۆستا لە ئێستادا کۆمنتان لەسەر کۆمەڵێک کە ڕەنگە لە ساڵی ڕابردوو تا ئێستا بە جۆرێ لە جۆرەکان لە بۆری ڕەنگەوە خۆتەڵێ شتێکی ئەوتۆ ناتبێتە پێشەوە کاڵوێستێکی جیاوازی هەبێت. چه هیوایەک دەبەخشنە کۆمەڵ لەوەی کە لە دوای کۆنگرەش کۆمەڵ جارێکتر باز نەیە دەرگای فراوانتر بێ بەڕووی خەڵکە و ڕەخنەکانی زیاتر بن و چاودێریکردنەکەی بەسەر حکوومەت و پەرلەمانەوە زیاتر بێت. ڕابردووی کۆمەڵی ئیسلامی پێمانەڵێ کە داهاتوومان باشتر بێت. ئێمە لە ڕابردوودا لە قۆناغە جیاوازەکاندا ئەوەمان سەلماند کە لەگەڵ خەڵک و جەماوەری کوردستانی و لە ژێرباری هیچ فشارێکدا هەڵوێستە سیاسیەکانمان ئەوە ناکەین و لە پێکهێنانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەوەمان سەلماند کە ئێمە هێزێکی لە پشتی پەردەوە لەگەڵ هیچ هێزێکی سیاسی ڕێک ناکەوین و لە دوای پێکهێنانی حکوومەتیشدا لە بڵێن هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم لە پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان سەلمانمان کە ئێمە هێزێکی لەگەڵ ڕابردوو ماوینەتەوە وەکو خۆمان واڵوێستی سیاسەکانمان بە شوێنی خۆمانە
ئەم ئامادەکاریانەی ئێستا و ئەوەی ڕابردوشمان پێمانەڵێ کە کۆمەڵ لە داهاتوودا باشترە بێەوە چاکترە بێەوە لەسەر ڕێگا ڕاستەکەی خۆی بۆ سیاستکردن بەدەوام بێت. باسن لەوە کرد پاشگیری ئیسلامی ڕەنگە یەکێک لەو پێشنیارانەوە بێ کە لای ببا بۆ پاشگیری ئیسلامی هیچ کۆست بۆ ڕێگریەکی بۆ دروست کردوون پێشنیارە ئێمە زین چۆن ئێمە هێزێکی ئیسلامیشین وەکو کۆمەڵی ئیسلامی و پاشگیری ئیسلامیشمان هەڵگرتووە باشترین پەیوەندیمان لەگەڵ خەڵکو جەماوەری خۆمان هەبووە باشترین تێگەیشتنیشمانە بووە لەگەڵ خەڵک لەگەڵ جەماوەر لەسەر ئاستی ئەوانە بەڵام هێزی سیاسی مافی خۆیەتی بۆ هەموو کۆنگرەکان لەسەر هەیکەری لەسەر ناوی لەسەر ئەمانەی قسە بکە هەموو ئەمانەی کە پێیان وانە وەک خۆی بمێنێتەوە ڕەنگە بەڵگەی خۆیانیان هەبێت تێگەیشتنی خۆیانیان هەبێ هەموو ئەوانش کە پێشنیارەکەن بۆ لابردن ڕەنگە باوەڕیان وادە کەمە دەرگایەکەیە بۆی کۆمەڵ باشتر هەنگاو بنێ بۆ ناو خەڵکو و جەماوەر کوردستان وێ مۆکوتم بە دڵ و دەروونێکی گەورەوە مامەڵە لەگەڵ ئەو پرساناکەین. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد و تەبێژی فەرمی کۆمەڵی ئیسلامی کوردستان سپاس بۆ کە لەگەڵمانە بوویت. سپاس. بینەرانی عزیز بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەی گفتوگۆی ئەمڕۆمان تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ.